وەکو پێشتر دوومیانی ئازیزمان لا بوو کە باسمان لەوە کرد کە رادیۆ لە شاخ پێشتر چۆن بۆ هەروایەکێک لە میوانەکانمان کە پێشتر بەڕێوەبەری رادیۆ گەلی کوردستان بۆ لەگەڵمانە بوو باسی کار و چالاکیەکانی ئەو سەردەمەیان کرد جا ئێمە ئەمڕۆ لە باز لەوە دەکەین لەگەڵ میوانەکەمان جا بزانین ئایا رادیۆ ئێستا چۆن توانیوێتی خۆی لەگەڵ سەردەمدا بگونجێنێ ئایا سوشال میدیا بۆتە هۆی ئەوەی کە رادیۆ زیاتر بەرەوە پێش بچێت یاخود بۆتە هۆی ئەوەی کە رادیۆ بەڕاستی پشتگوێ بخرێ هەر بۆ ئەمە بەستان میوانداری مادین عەبدولکەریم بەڕێوەبەری رادیۆ گەلی کوردستانمان کردەوە کە ئەمڕۆ لە ئەستێتۆ لە لامان میوانە ماردی خان سڵاو لەبێت ئەم کاتتان زۆر سپاس بەیانی ئێوە باش الحەمدولله زۆر پێشتر پرسیارێکی لە کاک هەڤاڵ کرد وتی ڕۆڵی ژنان چی بوو لە ڕاگەاندن و لە شاخ لەو کاتەوە ئێستا نمونونەکەیەتی کە بەڕێوەبەری رادیۆ گەلی کوردستان لە ساغنایی خۆشحاڵیە کە خانمان بتوانن لەو سەردە کۆنەدا و تا ئێسش بتوان بەردەوام بن لە رادیۆدا دەستی ئێوەش خۆش بێ ئێمە ئێستا خۆشبختانە ژمارێکی زۆر ژنان لە ناو کایەکانی ڕاگەاندنا کارەکەن هیوادارین تمۆحەکەمانەوەی بگەینە مدیری کەناڵەکان من بیدایەتی ئەو هەنگاوانم دەست پێ کردووە سەردەقەکەی مشکاندووە ئینشاءالله ئێوەش وردە وردە و ژن زیاتر ئەچێتە ناو کایەکە و بەرپرسیارەتی لە ناو کەناڵەکانە وەرەگرێ بەڵام لەم دەرفەتەوە حەزەکەم سەرەتا پیرۆزبایی لە خۆمان و لە هەموو رادیۆکان و لە هەموو ڕاگەاندن کارەکان بکەم لە ڕۆژی یادی جیهانی رادیۆدا کە نزیکەی 120 ساڵ تەمەنێتی باشە ماردی خان دەگوترێ رادیۆی گەلی کوردستان پێی دەگوترێ رادیۆی دایک ئەمە لە چی هاتووە؟ ئەوترەوە خۆتان نەزانن رادیۆ دایک ساڵی 1970ەوە پەخشی خۆی دەست پێ کردووە لە شاخ پێش ئەو لەوانەیە لێرە و لەوێ رادیۆی کوردستان شتێکی واهی حیزبەکانی تر هەبووە بەڵام پەخشەکەی وەک گەلی کوردستان نەبوو بەردەوامی نەبووە رادیۆ گەلی کوردستان جگە لەوەی لە شاخ رادیۆیەک بووە کە مەدرسەیەک بووە بۆ ئێستای ئێمەش و پێگەاندنی کادر بەڵام رادیۆ چەخماخەی شۆڕشی نوێ ئەو مەشخەڵەکەی بووە و هەروەها رادیۆی ڕاپەڕین بووە و ئەو رادیۆیە یەکێکە لەو رادیۆیانی کە ئەبێ مڵکایەتێکی یەکێتی نیشتمانی کوردستان شانازی بە مڵکایەتێکەوە بکە چونکە یەکەمین رادیۆی کوردیە و ئیتر خاڵێکی زۆر گەشە لە ڕاگەاندنی کوردیە و خاڵێکی زۆر سەروەریە بۆ یەکێتی نیشتمانی کوردستان. بەڵێ بێگومان ماردی خان وەک دەزانین کە لە ئێستادا سۆشیال میدیا زۆر لە پێرە و پێشچوودایە یعنی دەتوانین بڵین دوو خولەک ناخایانە زۆرترین هەواڵی تێدا بڵاو دەکرێتەوە من دەمێ ئەوە بپرسم ئایا سۆشیال میدیا هیچ کاریگەری هەبووە لەسەر رادیۆ یاخود نرخێکی زیاتری داوتە یاخود وای لێ کردۆ رادیۆ بەرەو دواوە بڕات موسانە خان خۆی ئەم پرسیارە زۆرەکرێ و حەقیشە و واقعیشە و پرسیارە بکرێ لەوانەیە هەلێرەیە لە کورساتە لەم ستۆدیۆ ئێوە جارێکتر ئەم پرسیارم لێکرابێ منیش وەکو مدیری رادیۆ ڕوبەڕووی ئەم پرسیارە زۆر ئەبمەوە بەڵێ ئێمە ئێستا بینین لە دنیایەکەین تەکنەلۆجیات بە تەواوەتی هەموو ژیانمانی تەنیوە تۆ تەکنەلۆجیا هەر تەنیا ئێمە تەنیا و کەناڵی ئەعلامی سەیرەکەین بەڵام تۆ سێرێکی ئێستا بە کەمترین کە سەعاتی لە دەستایە لە وڵاتی ئێمە قیتار و تەیارە و کۆمەڵێشت لاوازە و کەمترین سەفەر ئەەکەین ئەگینا ئەو سۆشیال میدیا و ئەو مۆبایلی دەستمان و ئەو پلتفۆرمانە هەمووی بۆتە دنیای کە هەموو ژیانی ئێمە لە ڕێگەی ئەوە کرێتەنیا ڕاگەاندن نیە ئەمە خاڵی یەکەم خاڵی دووهەم لە ڕاستیدا ئێمە لەگەڵ ئەوەیانین وتراوە کە نە کەناڵی بیسترا و کەناڵی بینراویش و کەناڵی نووسراویش بە هاتنی تەکنەلۆجیا و بە هاتنی ئەو هەموو جۆرە پلتفۆرمە کە بە ئاسانی کەسێک لە ڕێگەی مۆبایلەکە دەستی و خۆش دەتوانێت ببێتە ڕاگەاندنکاریە وتراوە کە ئەم کەناڵانەی تر وەلا ئەنێ و مەرگیان بەرەو مەرگەچن و مەرگیان نزیکە بڵێ بەڵام لە ڕاستیە لەوانەیە تا ڕادەیە ڕاگەاندنی بیسترا و هەنگاوەکەی نزیکتر کرد بێتوانێ بەڵام بۆ رادیۆ نەخێر من ناڵم خۆم مدیری رادیۆم دیفاعی لێ یەکەم بەڵام لە دنیای رادیۆ جۆرێکی ترێ لە ڕاگەاندن تۆ کەسێ سیر کە بزانە ئەوانی کە رادیۆ لە بەروی کەمی تێچووەکەی کەمە ئەگاتە زۆرترین و دوورترین شوێنەکانی دنیا شەپۆلەکەی خۆی ئەگاتە دوورترین شوێنی دنیا و لەگەڵیشا تێچوویەکی کەمی هەیە یعنی تۆ رادیۆیەکت هەبێ هیچ ینی ئاسانە کڕینی رادیۆیەک یان لە ناو سیارەیە گوێگرتن لە رادیۆ بەڵام لەوانەیە هەموو کەس نەتوانێت باشترین مۆبایل بکرێکە بە هەموو شێوەکان بەکاری بۆیە تێچووی رادیۆ لە ڕووی کەمیەوە وا ئەکات
کە بگە شەپۆلەکەی بگاتە زۆرترین شوێنەکانی دنیا خەڵکی ئێمە لەگەڵ ڕێزم بۆیان نەخوێنەوارمان هەیە خەڵکی نابینامان هەیە کۆمەڵێ فی ئەمان هەیە کە ئەتوانێت سوود لە ڕادیۆ ببینێ یعنی تۆ کەسێکی نابینا لەگەڵ ڕێزم بۆیان کەسێک کە خاوەن پێداویستی تایبەتە ئەتوانێت گوێر زۆر بە ئاسانی لە ڕادیۆ بگرێ و میلەکەی بگۆڕێت و لە سیارەکەی خۆیان بەکاری بێنە کە لەگەڵ کەسێکا کە شۆفێرە ئەتوانێت بە ئاسانی گوێ لە هەواڵەکان بگرێ لەبەرەوە ڕادیۆ مەهامی زۆری هەیە کە بتوانی تۆ دەستبەرداری نەبی بە ئاسانی و بتوانی تۆ سوۆسیال میدیا کارێک نەکە هەر خۆی بۆ خۆی جۆگرتن لە ڕادیۆ چێژی هەیە ئێمە جگەلەوەی کە باسی کەسانی خاوەن پێداویستی تایبەتمان کرد ئێستاش تا ئێستا بگورن هەتا ئێستاش کۆمەڵێ ژن لە مەتبەخە ئێمە زۆر سوورەمان بۆ هاتووە کەسانێک کە کاسبکارن ئەوانەی کە ئیشی سەر عەرەبانە و ئیشی هەیە ئەوواکەن دەستگێڕن یعنی ئەوانە سیرەکەی بینیمە من لە کاتی ڕێستەکانیانە لە کاتی پشوەکانیانە ڕادیۆکی لای سەریودانەوە هەر لەسەر عەرەبانەکە پاڵکەوتۆ گوێی لە ڕادیۆ گرتووە من بڕوام وایە کە بەڵێ ڕاستە سوۆسیال میدیا چووەتە ناو کرۆکی ژیانی ئێمەوە و ئەو سێکایی تر لە ڕاگەاندن لە بینرا و لە بیسترا و لە نووسرا و ئەکرێ بەڵێ پاشەکشیان کردو بەهۆی بەڵام کاریگەری خۆیان هەرماوە بەهۆی خێرایی تەکنەلۆجیاوە بەڵام لەوانەیە ئەگەر مەرگی بێ نووسرا و نزیک بێ مەرگی ڕادیۆ زۆر دوورە ئیشەڵا ناژمێ و مەرگە نابینی مەردنی خان باسێکی ئێستەی ڕادیۆی گەلی کوردستانمان بۆ بکە کار و چالاکیەکان هەرچەمە خۆم وەکو خۆم زۆر لە نزیکەوە ئاگادارم یعنی بابەتێکدانن دوای دقەیەک دوو دقەیە یەکسەر بۆ مێت و سێریەکەم ئەکتیڤیت لەگەڵ ئەکتیڤم زۆر لەگەڵ کاک مونیر و لەگەڵ جەماعەتە بەڵام ئەمەوێ باسێکی ئێستەی ڕادیۆی گەلی کوردستانم بۆ بکەی کار و چالاکیەکانتان ئەو بەرنامانەی کە هەتانە کە پێشکەشەکرێ وەکو وتم کە من ئاگادارم کۆمەڵێک بەرنامەی نوێتانەوە بە تایبەت لە دوای دەست بەکاربوونی جەنابیشتۆ کۆمەڵە گۆڕانکاری لە بەرنامەکانەکرا و بەردابوو پلانتان چی طبیعی زۆر سوپاسی تۆ کەم کە متابعەمانەکەی و زۆر خۆشحاڵە بم کە ئەو کۆمەڵە کەسانێک متابعەمان بکەن لێرە دەستخۆشییان لێ ئەەکەم ڕادیۆ گەلی کوردستان هەروکو خاتون باسی کە ڕادیۆی دایکە و ڕادیۆکی خۆشەویستە لە خەیاڵ و هزری هەمومانە ڕادیۆ گەلی کوردستان بۆ ئەمڕۆ کۆمەڵی بەرنامەی جیاوازی هەیە وەکو جەنابەت ئاماژەت پێکرد لە دوای دەست بەکاربوونی منەوە ئەکرێ هەندێک گۆڕانکاریمان باپڵەمەندێک گۆڕانکاری زۆر بەڕاستی ئەکی دەستخۆشی لەوانەی پێشخۆمەکەم من ئەگەر ئێستا کارێکی باشم کردە بێ ئەو ڕاگەاندنە هەنگاو بە هەنگاوە ستێپ بای ستێپ تۆ ڕۆشتوی هەڵبەتە ئەوەی پێش منیش ستێپێکی باشتر ڕادیۆکی بردوێتە پێشەوە من ئێستا هاتووم لەوە چ ستێپەکەی من تۆزێک بازەکەم گەورەتر بێ هەنگاوەکەم گەورەتر بێ سەبارەت بە بەرنامەکان و پێشخستنی ڕادیۆکە ئەم خاڵە زۆر گرنگە ئێمە ئێستا لە ڕادیۆ گەلی کوردستان لە سەعات 8:30 و هەتا سەعات 9:30 شەو یا 9 شەو ئێمە هەواڵمان هەیە هەواڵەکانی چۆنێ هەموونی و سەعات جارێک پەخشی هەواڵەکە بەڵێ ئەمە بەڵێ پەخشی هەواڵمان هەموونی و سەعات جارێکە ئەتوانم بڵم نزیکەی 23 بەڕاستی نەم بژاردووە پەخشی هەواڵمان هەیە ئەمە چی ئەیە بە ئێمە ڕادیۆکە چۆن وەکو هەنگاوێک باتە پێشەوە تۆ کاڵی سوۆسیال میدیا مەرگی کەناڵەکانی تر ئەهێنێ و ڕاگەاندنەکانی ترێنێ و هونەرەکانی تری ڕاگەاندنێنێ کە من ئەمەم کردووە بۆ ئەوم کردووە پێ بەپی سوۆسیال میدیا بڕۆین بۆچی ئێمە یەکێک لە خاڵەکان و ڕەگەزەکانی گرنگی سوۆسیال میدیا خێراییە خێرایی لە گەیاندن بەڵام منیش ڕادیۆم هیچ پێویست ناکات دابنیشم سەعات 2 مەسەلەن لە دەی بەیانی هەواڵم هەبێ لە 12 هەم بێ یا لە 2 هەم بێ لە 4 هەم بێ وانە 2 سەعات جاریە 3 سەعات جاریە بۆ یەکێک لەو گۆڕانکارێنی ئێمە کردومانە بۆ ئەوەی لەگەڵ دنیای سوۆسیال میدیایە هەنگاو بە هەنگاو بەیە کۆ بڕۆین نیو سەعات جارێ پەخشی هەواڵەکەین و تازەترین زانیاری و تازەترین هەواڵەکانە دێنی جێبیری خۆمان حەزەکەم بەلەوە ببورن باز لە بەرنامەکانی بۆ ئەوەی زوڵمیان لێ نەکەم خۆمدا نابوت مەگە بیر بچێت یەکسەر پێ بەڕاستی من کە چوومە ئەوێ بەرنامەی ژنان تایبەت بە ژنان نەبوو ئێستا بەرنمەیە کە بە ناوی کۆڵوانە هەر ناوێکی کوردی زۆر جوانمان لێنەوە و حەزەکەم لێرەوە ئاماژە بۆ بکەم کە من هەموو ناوی بەرنمەکانم کردوێتەوە بە کوردی پەتی بەرنامی کۆڵوانە بەرنمێکی تایە زۆرینەی خاتونەکان تا ئێستا لەو کاتەوە کە من لێرم تا ئێستا هەموو هەفتەیەک خاتونێک گێتە ئەوێ و پێشوازی لێ ئەکرێ و باز لە ئەزمموی خۆیەکە و ئێمە جگەلەوە کۆمەڵێ بەرنامەی باشمان هەیە بەرنامەمان هەیە ئەمڕۆ خەڵکەمی لە ماڵەکانە ئاژەڵ بەخێوەکات دوو لە ڕوتان سەگ و پشیلە و ئەوانە بەخێوەکە
بۆیە بەرنمەیەکی پۆدکاستی وێ دروستیمان هەیە و بەرنامەی سیاسیمان هەیە بەرنامەی یاساییمان هەیە کۆمەڵێ بەرنامەی بەڵێ بەرنامەی وەرزشمان هەیە بەرنمێکی وەرزشی زۆر باشمان هەیە یعنی بەڕاستی من لێرە دەستخۆشی لە کاکتوانە و لە هەموو پێشکەشکاری بەرنمەکان مەکەم باوەڕتان بێ هەواڵ بووە لە بەغا بەتوولەیەکە بووە بۆ بەیانی کەسێک پەیوەندیدار بۆ بابەتە لە لای ئێمە بوو و هەر هەفتەی پێشوش کاکەردەکە غەنی عەنە تعریف زۆر ناسراوە لە بواری وەرزشە لە لای ئێمە بووە بۆیە کۆمەڵێ بەرنامی بەڕاستی زۆر زۆر باشمان خۆش دەستان خۆش بۆ گڕوتینەوە بوو بینین مردی میشە هەروام لە تۆ جەنابەت من ئەناسی من کە پێشووتر وەک ژنێک ئەتوانم بڵێم هیچ ژنێکی تر نەبووە کە سەر و سەر بوو یەکە من یەکەم ژن کەبوومەتە سەر بڵێ ئەو کاتە شەروا بە گڕوتین بووم بەس من هەندێک جددیم لە ئیشە لەئیشە بڵێ بڵێ کەواتە دەتوانین بڵین ڕادیۆگەلی کوردستان بە تاوی خۆی گونجاندووە لەگەڵ ئەم سەردەمەدا بڵێ ڕادیۆگەلی کوردستان وەکوتم خێرایی کێکێکە لە ڕێگەزە زۆر گرنگەکان ئێمە وامان کردووە خێرا هەواڵەکان بدەینە خەڵک ڕادیۆش خۆی چێژێکی خۆی هەیە کە گوێی لێگریت چونکە ئیش لەسەر گوێچکە ئەکا ڕادیۆ ئەگەر ملاحەزە بکەن ئێوە تەلەڤزۆن ئەبێ چاویش و گوێ و هەموو زیاتری هەستەوەرەکان بەشداری ئەکا بەڵام لە ڕادیۆیە هەندێک جار مەسەلەن ئەوترێت کە لە ڕێگەی گوێچکەوە توانی باشتر کار لە کەسەکان بکەیت ئێمە درامایەکمان بینی کوڕێک و کچێک عاشقی یەکتری بوون تەنیا لە ڕێی گوێچکەوە لە ڕێی تەلەفۆنەوە هی سەردەمی گەنجی ئێمە بوو بۆی ئەتوانی لە ڕێگەی ڕادیۆوە زۆر کاریگەری باش نەبووە حاڵەتەتان توش نەبووە کە لە ڕادیۆکە تای بەرنمەیەکە هێشتێکی گۆرانیەکە میوزیکێکی حەزن نەکردو گەشتیتە جێگاکە بەڵام حەزە نەکردو داوازی من خۆمان بەسەرتان هاتووە مردەخان کاتمان زۆر کەمەوە باسێکی پلانی داهاتووی هەم خۆت وەکو بەڕێوەبەری ڕادیۆی دەنگی گەلی کوردستان هەمووکو ڕادیۆکەشمان بۆ بکەیت وڵا بەر لەوەی باسی پلان بکەم ئەبێ سوود لەو پلانە جیهانیە بکەم کە ئەمڕۆ بڕیاری لێدراوە کە بۆ ڕادیۆکان لە جیهانە طبعاً ئەکید هەمومان نەزانین کە ژینگا بە تایبەتیش ساڵی 2024 بەرزترین پلەی گەرمی لە جیهانە لە 2024 تۆمار کرا بۆیە ئێستا لەگەڵ یادی ڕادیۆیە ئەو پلانە جیهانی کە هەیە کار وا ئەکەن کە ڕادیۆکان یادەکەیان بەوە بکەنەوە کە ئیتر هەموو ڕادیۆی کار لەسەر ژینگە بکە چونکە تۆ لە زۆربەی شوێنەکانە ئەتوانێتی بەردەوام هەمومان لە ناو سیارە و لە وڵاتانی دنیا پاسەیە ترام هەیە ئەنواع ئەشکال هۆکانی گەیاندن هەیە وا ئەکرێ کە ڕادیۆ ئەرکی باسکردن لە پارێزگاری لە ژینگە دەست پێ بکە لە ڕۆژی یادەکە بۆ ساڵی 2025 بڕیار درراوە کە ڕادیۆ ئەو ئەرکە بگرێتە ئەستۆی خۆی بۆیە ئێمەش بەڕاستی بەشداری ئەو هەڵمەتە جیهانیە ئەبین و من لەگەڵ هەر یعنی زۆر دڵخۆش بووم بە خۆم بۆچی من نزیکی 2 مانگە بێ قسەم لەگەڵ دکتۆرەیە کردووە دکتۆرە مەدیحە بالێرۆ ناوی بێنم سوپاسی ئەەکەم کە لە وڵاتی ئەڵمانیا ئەژی پسپۆرە لە بواری ژینگەیە قسم لەگەڵا کرد کە هەر بە سەوتی خۆی لەبەرەوەی ئەو لێرە نییە بە سەوتی خۆی لانی کەم هەر ینی مەسەلەن 20 دقە 30 دقە بەس دقە بۆمان تۆمارکە لە سەرڕێنمایی ژینگە و خۆشەویستی ژینگە و گرنگیدان بە ژینگە من زۆر دڵخۆش بووم بەوە کە ئەو هەنگاوم ناوە بەڵام کاتێک گوێم لە بەرنامە جیهانێکە بوو باس لە ژینگە ئەکەن ئێمەش بەشداری ئەو بەرنامەیە ئەەکەین بەرنامەی تر بەرنامەی تر لەگەڵ هەندێک مەسەلەن ڕۆژگارە شدیەتە پێشەوە بەڵام ئێستا ئێمە بابزانی بۆچی ئێستا هیچ بەرنامێکی یعنی ئەو تۆمانی بڵم ئەم بەرنامەیە لەبەر ئەوەی ئێمە تازە وەرزی نوێمان دەست پێ کردووە هەمووی تقریبەن 2 مانگە خۆش دەزانی تۆ کە وەرزی نوێ دەست پێکەی وەرزی نوێیە 3 مانگەیە 6 مانگەیە ساڵێکە بەڵام لانی کەم ئێمە 6 مانگ بەردەوامە بین لە دوای 6 مانگە کە دوای دراسە و توێژی نوێ خۆمان بزانین ئەم 6 مانگە وەرگرەکانمان کامیان بەلاوە باشە ئێستا خۆشبەختانە تۆ توانی سوود لە تەکنۆلۆژیا وەربگری کە ڕیچی بەرنمەکانت چەندێکە بۆیە کە زانیت بەرنمەیەک ڕیچی زۆرە ڤیو زۆرە فۆلۆوەری زۆرە ئەو کاتە توانی بەردەوامی یا بە پێچەوانەش دەستان خۆش بێت عەبدولکەریم کە ئەمڕۆ لەگەڵمانە ئامادە بووی بەڕێوەبەری ڕادیۆی دەنگی گەلی کوردستان زۆر سپاس کە ئامادە بووی هەر بەو گڕوتینەوە بمێنیتەوە زۆر حەماسم پێوە دیارە زۆرم پێ خۆش بوو کە ئاوا طبعا زۆر جوانە بەزەبێت دەستەکانە خۆش لێرەش ڕێزمان هەیە بۆ تاوی کارمەندانە لە ڕادیۆی دەنگی گەلی کوردستان و هەموو ڕادیۆ هەموو کارمەندان کە لە ڕادیۆکانی تریشە کارەکەن ئەمڕۆ بە تەواوەتی بەرنمەکەمان تەرخان کردبوو بۆ ڕۆژی جیهانی ڕادیۆ بۆ هیواین کە توانی بێتمان باز لە گرنگی ڕۆڵی ڕادیۆ بکەین باز لە ئەو گۆڕانکاریانە بکەین کە لە مێژووە تا ئێستا بەردەوام لە گۆڕانکاریە بۆ لە ڕووی ڕاگەاندنەوە توانی بێتمان باز لە گرنگی ڕۆڵی ڕادیۆ بکەین تا بەرنامەی